بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان لە زنجیرە باسی جوانتردا ئەڵقەی پێشوو باسی خەڵاتی بیرتیژیمان کرد. باسی ئەومان کرد کە خوای پەروەردگار هیچ کەسێک نییە لەسەر زەویدا بڵێ من خاوەنی هیچ نیم. هەر یەکێک لە ئێمە بە بەهرەیەک خوای پەروەردگار بەسەری کردوتەوە. هیوایە خاوەنی پلە و پۆستێکی ئیداری حکومی بەڕێوەبردنە. کەسانێک هەیە لە پشتی مێزێکەوە بەڕێوەبەری کۆمپانیا و شەریکەیەکە. هیوایە خاوەنی سامانێکی زۆرە. کەسانێک هەن خوای پەروەردگار زانستی زۆری پێبەخشیون و هەڵگری بڕوانامەی باڵان. کەسانێکی تریشمان هەن ئەمانەیان نییە. نە ئاستێکی ئیداری، نە ئاستێکی حکومی، نە دەوڵەمەندی، نە ئیمزا و مۆرێک، نە شەهادەیەکی زانستی، بەڵام پەروەردگار بیری تیش کردوون. ئەوەی پێبەخشیون عەقڵیان بۆ کۆمەڵە شت دەچێت کە کەسانی زۆر لەوان زاناتر و دەوڵەمەندتر و ناودارتر و ناسراوتر عەقڵی بۆی ناچێ و عەقڵی پێی ناشکێ. وەیە خەڵاتی عەقڵ و بیرتیژی شتێکی تایبەتە و خوای پەروەردگار بە چەند کەسانێکی تایبەت بە حیکمەتی خۆی دایان بەخشێ. زانایان کاتی خۆی لە پەندێکی شعریدا فەرموویانە تاجی زێڕینە عەقڵی فریادڕەس بەڵام ناچێتە سەری هەموو کەس. دەچینە خزمەت صحیحی بوخاری بە ژمارە فەرموودەی 3654 و لە صحیحی موسلیمیشا بە ژمارە فەرموودەی 2382 واتە لە صحیحەینە ئەم فەرموودەیە هاتوو. ئەبی سەعیدی خودری دەفەرمێ خەتەبە رەسوول الله صلی الله عليه وسلم الناسە. خۆشەویستمان ڕۆژێک لە ناو خەڵکیدا دانیشتبوو لە ناو سەحابەکاندا وتارێکی خوێندەوە. فرموا إن الله خير عبدا بين الدنيا وبين ما عنده فاختار ذلك العبد ما عند الله. فرموا یەکێک لە بەندەکانی خوای پەروەردگار خوای گەورە مخەیەری کرد دوو هەڵبژاردەیدایە دەست خۆی. یەکیان ئەوەیە لە دنیادا بە هەمیشەیی بمێنێتەوە، یەکیشیان بگەڕێتەوە بۆ لای خوا. ئەو بەندەیە گەڕانەوەی لای خوای هەڵبژار. دەفەرمێ ئەمە هەموو دانیشت بووین. هیچ یعنی عەبدێک لە بەندەکانی خوا دەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی چێ بکە. خوای گەورە هەڵی بژاردووە لە بینی ئەوەی دەتەوێت لە دنیادا بە هەمیشەیی بژی یان بێیتەوە بۆ لای خوا و بمری. ئەو عەبدەش فەرموویەتی پەروەردگارە دەمەوێت بێمەوە بۆ لای تۆ، دنیا بەجێ بێڵم و لای تۆم پێخۆشترە. لەوەچێ سەحابە فەرموو بێتیان ئەمەی کابرایەکە لە زمانی قەدیمە، لەوەچێ پێغەمبەرێکی پێشتر بێ. دەفەرمێ فبكى أبو بكر فعجبنا لبكائه. تنها أبو بكر الصديق رضي الله رحمته خوالي به دستي كرب قريان سرمان صرما أبو بكر بودا قريا. كان أبو بكر أعلمنا بلام دواتر بو من دركود إمامي أبو بكر لهمو من تيجيشتو ترو بيرتيشتر بو چونك فرموي أوقسيا بوني وفاة رسول الله صلى الله عليه وسلم فعلا بس أبو بكر تيجيشت كأو عبد بيغنبري خويتي ولم نزي كان دا وفاة دكا وتقريبا أودوا وتاركاني بيغنبري خوابو صلى الله عليه وسلم بروحي أو خوشويستو تاجي السر وشفيعي محشرمان همومان بتيقرأ الصلاة والدنيرين بروحي ودلين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. لصحيح مسلم بجمار فرمودي 1720 هاتوا پیغمبری اکرم صلی الله علیه و سلم بۆ من دەژێڕێتەوە دەفەرمێ کاتی پێشتر لە گەلانی پێشوودا لە ئومەتانی پێشووتا دوو ژن دراوسێ بوون. مناڵی ساوە مەلۆتکەیان هەبوو، چوونە شاخێک چوونە دەشتێک بۆ ئەوەی هەندێک چیلکە و دار و ئەوانەی پێویستەکانی ژیانی ئەو سەردەمە کۆبکەنەوە. منداڵەکانیان دانا بوو لەژێر سێبەرێکە. دواتر کە هاتنەوە سیر دەکەن مناڵی یەکیان نەماوە. جاء الذئب فذهب بابن إحداهما. کە هاتنەوە سەیری کە مناڵێکیان گورگ فڕاندوێتی. ئەو زەمەنە هەر وەکو وڵاتی خۆشمان ئێستاش گورگی هەیە. مناڵەکە مەلۆتکەیەکی ساوە و پارچەیە گۆشتی ناسک بووە، گورگەکە پەلاماری دا و یەکیانی بردووە. هەردووچیان پەلاماری منداڵەکەیاندا ئەو دەیگوت هی منە، ئەویان دەیگوت هی منە. چی بکەن کە سوکاریان وتیان وەڵڵاهی دەی خۆدایک مناڵ دەناسی. ئەم مناڵانەش مەلۆتکەی ساوان. ئەو کاتەش وەکو بڵێن تەسکەرەیەک شتێکی ئەو تۆ نەبووە ناسنامەی ئینسانێک بێ. هەر ناسینەوە بە ڕوخسار بۆ دایکەکە بڵێەوە مناڵی منە. هەردووچیان دەیان گوت هی ئێمەیە. چوونە لای حەزەتی داوود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. حەزەتی داوود هەم پێغەمبەری خوا بووە هەم حاکمی وەختیش بووە، قەزای کردووە. ئەفەرمێ کە چۆن
یەکیان کە ئافرەتە بە تەمەنترەکە بوو تەمەنی زیاتر بوو دنیای زۆرتر بینی بوو لێزانتر و زمان لوستر بوو وا قسەی دەکرد حەزەتی داوت فەرمی ڕاست دەکەی ئەم منداڵە هی تۆیە کە هاتنە دەرەوە سەیری کرد ئافرەتێکیان زۆر بە کوڵ دەگریا و یەکیان کەیف خۆشە تووشی چێ بوون تووشی حەزەتی سولەیمان بوون حەزەتی سولەیمان کوڕی حەزەتی داودە واتە حەزەتی داود پێش حەزەتی سولەیمان پێغەمبەرە باوکێتی بە تەمەنترە ئەم قەزایی کردووە سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەوە چیتە خوشکم کچم بۆ وا دەگری وتی وەڵای چوینە خزمەت باوکت ئەم منداڵە یەکیان گورگ خواردوێتی دەدەشتا بە یەکەوە بووی نێکیان ماوە داوێتی بەم ئافرەتە ئەویش وتی بەڵێ حەزەتی داود ڕاست دەکا مناڵی خۆمە پێغەمبەری خوا چۆن ڕاستی ناپێکێ حەزەتی سولەیمان گەڕایەوە بۆ خزمەت باوکی فەرمووی باوەجیان ئەگەر ڕوخسەت بدەی منیش لەم حوکمەدا قسەیەک بکەم ها ئێستا پێ دەڵێن چی پێڵێن پێداچوونەوەی دادوەری ئەوە لەو حەدیثانی پێ سەڵەم وەرگیراوە کۆمەڵی حاکم بڕیارێک دەدەن دواتر دەڵێ ئیستئینافی ئەم حوکمە دەکرێتەوە لیژنەی باڵای دادوەری بۆ نمونە لە هەرێمی کوردستانە بەم حوکمەدا دەچێتەوە ئەو پێداچوونەوەیە ئەگەر لەلایەن کەسانی پسپۆڕۆ بکرێت شتێکی زۆر باشە ئەوانەی پێشوو ئیجتیهادیان کردووە حاکمەکان ناڵێن هەڵەیان کردووە خۆ حەزەتی داود ناتوانانی بڵێ غەڵەتی کردووە حەزەتی داود پێغەمبەرە ئیجتیهادی حاکمە ئیتر وا تێگەیشتووە لە خەڵزیەکە بەڵام پێداچوونەوەکە لەلایەن کوڕەکەی وەیەتی یان گوتمان ژیری و بیرتیژی بەوە نییە بە تەمەن نییە بەوە نییە جایە کوڕەکە دەیپێچێ و باوکی نایپێچێ یعنی لە ماڵەوە چەند جوانی ئینسان لەگەڵ کوڕەکانی لەگەڵ کچەکانی دانیشتێ ئەم فەرمودەیە چیمان پێ دەکەن ڕاوێژیان پێ بکەیت ماڵێت من باوکی تۆم خوشکم ماڵێ من دایکی تۆم بە کچەکەت چۆن ئەوەی من دەیزانم تۆ قسە لە قسەما دەکەی نەخێت دەگونجێ زۆر واریدە کوڕەکەت کچەکەت شتێک بپێکێ و بیری بۆی بچێ با تۆ باوکو دایکیش بی با تۆ تەمەنت دوو سێ ئەوەندەی تەمەنی ئەوە نا لە ئیسلامدا زۆر واریدە ئەو بیری بۆی چوبێ تۆ تێی نەگەیشتبی تەسلیمی بە ڕاوێژی پێ بکە و بە قسەشی بکە هەروەکو داود ئاوای کرد حەزەتی سولەیمان فەرمووی باوە گیان ئەگەر ڕێگەم دێ منیش بۆ چوونی خۆم دەربڕم بەم حوکمەدا بچمەوە حەزەتی داودیش ڕێزی لە سولەیمانی کوڕی گرت فەرمووی ڕۆڵی گیان فەرموو تۆش قسەی خۆت بکە فەرمووی مناڵەکە دانێن بڕۆن جاؤونی ئیتونی بیسکینی بڕۆم چەقۆیەکی گەورە چێردێکی قەسابی گەورەم بۆ بێنن ڕایان کرد پۆلیسێک کەسێک حیمایەک چوو بۆی هێنا کە لە ئەنجومەنی دادوەری حەزەتی داودا دانیشت بوو بۆی هێنا و فەرمووی چی دەکەی وتیان چی دەکەی فەرمووی ئەشقه بەینەکما ئافرەتە بە ڕێزەکان ئەم منداڵە بە هیچتان مەغدور نەبن ڕێک لە سەریەوە تا قاچی لەتی دەکەم بە دوو کەرتەوە لەتێکی بۆ تۆ و لەتێکی بۆ تۆ دەفەرمێ ئەوەی کە گەورەکان بووتی وەڵام من هەرچی حکومێک بدرێ ڕازیم فقالت الصغرى ئافرەتە کەم تەمەنەکە وتی لا يرحمك الله رحمەتی خوا لێبێ ئەی سولەیمان هو ابنها بەخوا من درۆ دەکەم ئەوە کوڕی ئەو ئافرەتەیە تو خوا لەتی مەکە تو خوا ئازاری مەدە ئەوە هی ئەوە من درۆ دەکەم فقضى به للصغرى حەزەتی سولەیمان سەیری کرد فەرمووی دە بەخوا ئەم منداڵە هی تۆیە تۆ درۆ ناکەی بەڵام ئەوەیان بزانە هەر مووی لە لەژ ناجوڵێ چونکە کوڕەکە هی ئەو نییە خۆ من لەتی ناکەم بە دڵنیاییەوە سولەیمان چۆن منداڵێک دەکاتە دوو کەرتەوە بەڵام ئەوە تاقیکردنەوە بوو دایکەکە وتی بە قوربان بەس مناڵەکەم سەلامەت بێ با لای خۆشم نەبێ دوژمنەکەشم بە خێوی کا بەس سەلامەت بێ ها دڵی دایک چۆنە بەس مناڵەکەم سەلامەت بێ ئەوەی تریان چونکە جەرگی خۆی نەبوو هەر بە خەیاڵیشی دانەهات بەم قسەیە هیچ نەشڵەژە فەرمووی هی تۆیە دواتریش دەرکەوت فعلەلی مناڵە بچووکەکەیە بۆیە یەکسە حەزەتی سولەیمان حەزەتی داود تەسلیمی ئەم حوکمە بوو فەرمووی بەڕاستی حوکمەکەی سولەیمان زۆر جوانترە لەوەی من کەسانێکن خۆشەویستان بیریان تیژە بۆ نمونە یەکێک لەوانە ئیلیاسی کوڕی معاویە هەبووە ئیلیاسی کوڕی معاویە کە لەناو کوردەواریدا بە هەیاسی خاز ناسراوە زۆر کەسێکی وردبین و بیرتیژ بووە هەر بە ڕوخسارە سەیری کەسێکی کردبێت لە هەڵس و کەوتی حاڵی بووە ئەمە خوای گەورە بە هەموو کەسی نابەخشێ ئەمە پێوان فیڕاستەتێک دڵڕووناکیەک بیرتیژیەک چوار ئافرەت دەچنە دادگاکەی حاکم بووە قازی بووە فەرمووی بەو کەسانی کە لەم لاولایەوە دانیشت بوون و معاون قەزایی بوون فەرمووی ئەو چوار ئافرەتە ئەوەیان حامیلەیە ئەوەیان منداڵی شیرەخۆرەی هەیە ئەوەیان بێوەژنە ئەوەیان کچە نە ناوی لێپرسیون نەقەت پێشتر یەکتریان بینیوە پۆلیس لێپرسین وتی چۆنن دواتر هاتەوە وتیان وەڵڵاهی ڕێک قسەکەی جەنابە دوا بوو وتیان بە چی زانیت خۆ تۆ نە ناقسەت کرد نە ناسیوتن فەرمووی بەوەیان ئەو ئافرەتیان دایمە کراستەکەی ئاوا بەرز دەکردەوە نیشانەوەی ئەو ئافرەتی حامیلەوا دەکات
ئەوێ دایمە کراسەکەی لە حەولەکەی دوورکاتەوە نەک مناڵەکەی ناوسکی عەزیەتی بێ ئەوەیان دیار بوو مناڵەکەی دەمێک کە بەجێهێشت بوو هەر دەستی بەلای مەمکیەوە بوو دیارە مەمکەکانی پڕ لە شیر بوون و پیان سەغڵەتە بۆیە زانی مناڵی شیرە خۆرێ هەیە ئەو ئافرەتەیان کە وتم بێوەژنە ڕێک چاوی لە چاوم بڕی بوو بەم لاولای خۆیان دەڕوانی زۆر قوت و وریا بوو زانیم پێشتر مێردێکی کردووە ئەوەیان کە کوتم کچە سەری داخست بوو شەرم و حیای لێ دەتکات زانیم هێستا پیاوی نەبینیوە هەر بەو نیشانانەی کە بینی فعلا قسەکەی ڕاست بوو هەروەها هەڵوان جارێشکە ئیاسی کوڕی مەعاویە لەگەڵ کۆمەڵە هاوڵانیدا بەلای ماڵێکا تێدەپەڕن ماڵەکانی ئەو سەردەمەوە ولادەکانی خۆمان قوڕ بوون حوشەبانێکی ئەوتویان نەبوو ینی لەو دیەوە کەسێک قسەی کردبێت لەم دی و کۆڵانەکە تۆ گوێ لێ بووە خانووکان هەموو بە خشتی قوڕ و هەندێک جار وەکو ڕەشماڵێک وابوون ینی ماڵەکان وەکو ڕەشماڵێک وابوون قسەی ئەم دی و لەگەڵ ئەم دیوە هیچ فەرقی نەبووە بەلای ماڵەکەدا ڕۆیشتن وتی لەو دیوەوە دەنگی ئەوە هەناسەی ئافرەتێکە ئەو ئافرەتە حامیلەیە کە بوش هەر خوا خۆی دەزانێت بەڵام حەملەکەی کوڕە وتیان بە چی ئازانی وتی لات کاتێک کە قسەی دەکرد لەگەڵ قسەکە هەناسەی هەڵدەکێشە ئەوە نیشانەی ئافرەتی حامیلەیە هەناسەی توندە بەرەو ئەوەیە مناڵەکەی بێ پاشان دەنگی نزمە نیشانەی ئەوەی مناڵەکەی کوڕ دەبێت ئەو ئافرەتەی کە دەنگی زۆر گەورە بێ نیشانەی مناڵەکەی کچ دەبێت ئەو کاتە بەبێ سۆنەر و بەبێ هیچ فعلا کە مناڵەکەی بوو کوڕ بوو ئافرەتەکەش حامیلە بوو دوای چەند ساڵ لە بازاڕێکا کوڕێکی بینی وتی وەڵڵاهی یان من هیچ فڕاستێک و بیرتیژیەکم نییە یان ئەوە کوڕی ئەو ئافرەتەی ئەو جارە بەلای ڕەشماڵەکەی ڕۆیشتین تاکیدیان کردەوە ڕێک کوڕی ئەوە بوو زۆر کەسانێک هەبوون لە کوردەواری خۆشماندا کە ئەو فیراستیان هەبووە یعنی بۆ نمونە مامەشوانەی گەڵاڵی هەبوو حاجی فەقە ساڵحی گەڵاڵی کە ناسراو بە مامەشوانە ئەم ساڵانەی پێشوو وەفاتی کرد یعنی کەسێک باپیری تۆی ببینیایە باپیری تۆی بینی بێ باوکی شتی نەبینیایە بەس تۆی ببینیایە بتە من چێم دەیگوت لە تایفەی فڵان کەسی يعني هەر یەکسەر یەک ئاساری ئیلا لەو بەندەی خوا دەدۆزیەوە کە برۆت بچێتەوە سەر نەوەی فڵان کەس هەر بەس باپیرتی بناسیایە لەو بنەماڵی تۆ ئەیزانی تۆ چێ ئەمان لە کوردیشا هەبوون هەروەها یاسی کوڕی مەعاویە دەفەرموو جارێک کۆمەڵە خەڵک خورمایان دەخوارد خورماکان کە دەخوران دەنگ چاکر بەم لادەوەی کە بەو لادا فڕێدا بە کۆمەڵە خەڵکی وتی وریای ئەو لایە بن مارێکی لێ بە یەکێکەوە نەدا وتیان وەڵی هیچی لێنێ وتی کەڵک و بەرد و دارە ئەوانە بووە دیارە بیابان و دەشت بووە وتیان بە چیە زانی وتی خەڵکەکە دەنکە خورماکان فڕێدا و شیرنی پێوەیە ئەو لایە هەموو مێشە ڕەشکە لێی نیشتووە ئەو لایە مێش بۆی ناچێت ئەوە مێشەکان بۆنی ژەهری ماریان کردووە لەو دەور و بەرە وریا بنگەڕان مارێکی کوڵاوی بابیان دۆزیەوە وتی هەر بە نیشانەکانی دیارە کە مێش بۆ ئەوێ ناچێت لێرەدا دەعبایەکی زەهراوی هەیە لەم بیابانشدا مار هەیە فعلا قسەکەی ڕاست بوو ئەمە بیرتیژی ئینسانە بیرتیژەکانە هەموو ئەو شتانی کەوا لە بواری پزیشکیدا خزمەت بە مرۆڤایەتی دەکەن هەموو داهێنانە پزیشکیەکان بەرهەمی بیرتیژەکانن ئێستا هەمومان ئەوەمان بینی و مناڵەکانمان خۆمان کە دەچینە لای پزیشک شتێک لە گوێ دەکا و بەسەر سنگ تێوە دەنێ و ئەڵە هەناسەی قوڵ هەڵمژە پێیان سەماعی طوبی بە کوردی خۆمان جوانتر وایڵێن بیستۆکی پزیشکی بیستۆک واتەوەی دەنگێکی پێدەبیستێ پزیشکی واتە دکتۆر بیستۆکی پزیشکی واتە ئەو سەماع طوبی کە دکتۆر فەحسی مناڵ و گەورە و ئەوانەی پێدەکا بەسەر سنگ تێوە دەنێڵە هەناسە بدە ئەمە چۆن دۆزرایەوە ساڵی 1916 واتە زۆر دەمێک نییە لە سەدەی بیستەمدا 1916 پزیشکی فەڕەنسی ڕینیە لیناڵ پزیشکێک بوو خەڵکی فەڕەنسا بوو ناوی ڕینیە لیناڵ بوو بانجیان کرد وتیان کچە عازەبێ کچێکی گەورە زۆر نەخۆشە سنگی دێشێ لەوە چێ نەخۆشی دڵ و سیەکان و ئەوانەی بێ وەرە فەحسێکی بکە یعنی تەشخیصی نەخۆشەکەی بکە و عیلاجی بدەیت لە ماڵەوە کەوتووە ناتوانین بیانین بۆ نۆرینگەکەت بۆ عیادەکەت کاتێک کە دکتۆرەکە ڕینیە لیناڵ چووە لەسەر نەخۆشەکە بۆ سەر کچە عازەبەکە یعنی عازەب وەختی بەشودانی بوو کچێکی ڕێکوپێک بوو وتی پێویستە گوێم بگرم بەسەر سنگیدا ئەو کاتت نەخۆش ئەوە فەحز دەکرا دکتۆرەکە گوێی دەگرت هەتا ساڵی 1916 و دواتریش ئەوە بوو گوێی دەنا بەسەر سنگی نەخۆشەکەەوە بۆی گوێی لە ترپەکای دەبێت چۆن ها ئەم مەچەکە دەژی بزان چەند جار دڵ لێدا ئەوە گوێیان بەسەر سنگەوە دەنا بزان دڵی چۆن لێ دەدا زیاتر هەڵبەز و دابەزی هەیە بەرز و نزمی هەیە یان خسی غەزیق لە سنگی لێ لەڕێ ئەوە بوو سەری نزم بەرز هین کرد و بەسەر سنگی کچەکەیەوە نە کچەکە هاواری کردی توخوا لێم نزیکمەوە توخوا شەرم دەکەم کچێکی زۆر بە حیا و حرمەت بوو ئەو کاتە لە ئەوروپای ئەو کاتەش ئادابە ئیسلامیەکانی ڕۆژهەڵاتی زاڵ بوون یعنی کچێک پێ عیب بوو خەڵکێک سەر بکاتە سەر سنگی با دکتۆریش بە پیاوێکی نامەحرەم بێ ئەدەب و ئەخلاق ئەو کاتە هێشتا لە ئەوروپاشە ئاوا بوو
ئەڵە کچەکە نەیهێشت کوتیان با بەەوە مەحرەمە پزیشکە وتی بەخوا زۆر شەرم دەکەم یعنی پیاوێک غەریبەیەک سەر کاتە نێوان هەردوو مەمکمەوە سەر کاتە سەر دڵم هەر چەندی کرد ئافرەتەکە ڕەنگی سوور هەڵگەڕا و عەرەقی شەرمەزایی دەرکرد و نەیهێشت لەو کاتەدا دکتۆر بینی لەسەر مێزی ماڵەکە ڕۆژنامەیەک دانراوە وتی باشە بابەجان ڕۆژنامەکەی لولدا وتی بە گوێمەوە دەنێم و لەسەر سنگی نەخۆشەکەی دانا وتی بزانام داخۆی جنابیستم سەیری کرد زۆر بە جوانی دەنگەکە دەبیستێ یعنی لولەیەکە ڕۆژنامەکەی کرد بە لولەکێک گوێی خۆی خستە سەر و ئەوەی تری بەسەر سنگی ئافرەتەکە دەگێڕا وتی وەڵڵاهی عیبی نییە ئەمە بوو بە سەرەتای فکرەیەک بۆم دکتۆر ڕینیە لیناڵ کە سەماعی پزیشکی لە ئەمەوە دۆزیەوە ئەتر وردەوە دەجیهازەکەی کرد بە لولەیەک تایبەت و لە ڕۆژنامەوە کردی بە کاغەز و دواتر کردی بە ئاسن و دواتر وایارەکانی پەیدا کرد و دواتر وایارەکە باریک بووە بە چەندین قۆناغ ئەم سەماع پزیشکیەی ئێستا لە ئەنجامی ئەو کارە کە بە ڕۆژنامە کردی دروست بوو بەڵێ ئەمانە هەموو ئەنجامی کەسانێکی بیرتیژن لە ئەنجامی ناچاریەکە فکرەیەکیان بۆ دێ جاری وا هەیە کەسانێک یعنی بیرتیژێکیان بۆ دێ دەیان زانا و بە ناو خوێندەوار دەبەستنەوە پرۆفیسۆر زانای گەورەی کورد خوای گەورە لێخۆش بێ و دەرەجەی عالی کە دکتۆر مستەفا زەڵمی کە لەم شاری هەولێرە ساڵی پار ئەم کاتانە وەفاتی کرد دکتۆر مستەفا زەڵمی دەڵێ و کاتی کە لە سلێمانی مەلا بووم هەندێک بەناو مەلا ئاستی خوێندەواریان بەرز بوو بەڵام بەداخەوە بازرگانیان بە ئاینی ئیسلامەوە دەکرد ئێستاش کۆمەڵە خەڵکمان هەیە بە ناوی ئەم ئاینەوە دەژیا لەبەرجی مەلایەتی و لەبەرجی کەسایەتی ئاینیدا یعنی بۆ دین ناژیا بە دین دەژیا خۆی پێ بەخێو دەکا زانایە لە ڕووی کە عیلم و کتێب و هینەوە زۆری خوێندووە زۆر دەزانێ بەڵام ئەوەی کە بەلایەوە گرنگ نییە بەداخەوە خوا بمان پارێزێ منیش و ئەو مامۆستا بەڕێزانەش دینە یعنی بەس تەنها پارە دەبینێت چۆن خۆ بژێنێ لەسەر ئەم ئاینە خۆی بۆ تەرخان ناکە بە پێچەوانەوە ئاینەکەی کردووە بە کاڵایەک بۆ خۆ بەخێوکردن هەرچەنەوانە شکر کە من مامۆستا بەڕێزەکان پایدارەکان و پاکەکان زۆرترن ئەڵێ لە سلێمانی کۆمەڵە مەلا فێر بوون لە حوجرەی و مەدرسەی مامۆستایەکەدا دەنیشتن ڕۆژانە مەعمەلێکیان هەبوو مەعمەلی تەڵاق چاکردنەوە کابرایەکی لادەی داما و لە ژنەکەی تووڕە بوو لەسەرەوەی کە بە برسێتی چۆتەوە کێشتێکی باشیان نەبووە وەڵا سێ بە سێ تەڵاقی لێ خواردووە یەکسەدایان کاکە ئەم تەڵاقە کەوتووە بەڵام دواتر ئەگەر شتێک پارە دەی چاکی دەکەینەوە ڕێگای تریش هەیە ئەڵە ڕۆژێک مامۆستایەک لەو بە ڕێزانە بۆی جەڕامەوەتی مەلا مستەفا و کاتەم دکتۆرای نەخوێندەوە هەر مەلای مزگەوت بووە وتی مەلا مستەفا شتێکی سەیر وتم چۆن وتی ژنوپیاوێک شەڕیان بوو کابرا سێ بە سێ ژنەکەی تەڵاقدا بوو لە تووڕەیدا دوایی زۆر پەشیمان بوون هاتن وتیان ماوەڵا کاکە تەڵاقەتان کەوتووە دواتر کابرا زۆری ژنەکەی خۆش دەویست و زۆر پەشێ و حاڵ بوو کوڕەکتی کۆمەڵە مناڵم هەیە کوڕە بەخاتی خوا مامۆستاکان شتێکم بۆ بکەن ماڵوێران نەبم ئەڵێ پێمانوە ژنێک بە چەندێ ئێستا ڕۆگە ژنێک لەسەر لە نوێبێنی و دیسان خێزان پێک بێنێەوە وتی وڵا نزیکی 100 دیناری تێدەچێت 100 دیناری ئەو کاتە دیناری سوئیسری دەڵێ پێمانوت کاکە تۆ 50 دینار بدە پارەی نیو ژنووی ئێمە تەڵاقەت بۆ چادەکەینەوە ئەڵە ژنەکەی وتی پیاوەکە هەستە دەستم خە دەستمەوە با بڕۆینەوە بۆ ماڵەوە ئەڵێ پێمانوت ئەی خوشکم تەڵاقەتان چا ناکەینەوە وتی بەخوا مەلاینە ئەگە تەلاقێک کەوت پێ بە 50 دینار چا نابێتەوە ئەگە تەلاقێکیش نەکەوت پێ پیا و پارەی کەرانی خۆی بۆ بدا بەیەوە ئەمە نیشانەی ئەوەیە تەلاقەکە نەکەوتووە ئەی ناگە کەوت پێ بە 50 دینار چا نابێتەوە هەستە پیاوەکە با بڕۆینەوە پارەی خۆمان نەخەینە دەستی ئەمانەوە ئەمە بیرتیژی ئافرەتێکە فعلەن وایە ئەگە تەلاقێک کەوتی بێ ژن و پیاوێک لەیەک حرامن چۆن بە 50 دینار حەڵاڵ دەبنەوە ئەگە هین نەبێ ئەم پارەیە بۆ بدەی بۆ کابرایە زۆر کەس ئەمڕۆ ئەوا دەستی دەبڕدرێ بەڵام بیرتیژێک بیر بکاتەوانە باش ئەم پارەی خۆم لە پێناوی چدا بدەم بەمە دیارەمە ئەسڵێکی نییە ئەساسێکی نییە لە بواری سیاسیدا هەروایە ئینگلیس ماوەی 150 ساڵ هیندستانی داگیر کرد هیندستان وڵاتێکی فراوان لەبەرەوەی زەوی کشت و کاڵی و هێزیکاری هەبوو دووەم بازاڕێک بوو بۆ ساختکردنەوەی کەلوپەلە بێکەڵکەکانی ئینگلیز بەریتانیا کە دەیهێنان لە هیندستاندا خەڵکە داماوەکە ئەوێ دەیکڕی چی بۆ خۆی پێویستی نەبوو بەوانی ساخت دەکردەوە 150 دانە ساڵ ئەو هیندستانە لە ژێر مستعمەراتی وڵاتی بەریتانیا و ئینگلیزدا بووە کابرایەکی ئامر بەتالیۆن ئێستاش لە کورداڵان بەتالیۆنی فڵان کەس بەتالیۆن وشەیەکی ئینگلیزیە کە تایبی عسکەری بەریتانی ناوی بەتالیۆن بۆ دواتر لە شۆڕشەکانی کووردا وشەی بەتالیۆنمان بیستووە ئەڵە فڵان کەس ئامر بەتالیۆنی فڵان شوێ بۆ بەتالیۆنی فڵان شوێن ئەو بەتالیۆنە و تای وشەیەکی کوردی نییە بۆ کە تایبی عسکەری بەریتانی بەکارێتەوە کوردیش بەکاری هێناوەتەوە ئامر بەتالیۆنێکی بەریتانی ئینگلیز دەبێتە دۆستی کابرایەکی بەڕێزی وەکو جەنابتان
لە ماڵەوە ئەم خزمەتی دەکا و شیر و ماست و کەرە و ئەوانەی بۆ دەبات لە وڵاتی خۆیان ئەویش لێی نزیک دەبێتەوە ڕۆژانە بە یەکەوە گفتوگۆ قسە دەکەن کابرا هیندستانی دەڵێ جەناب عالی جەناب ئامر بەتالیۆن باشە بۆ ئێمە ئەم هەموو خەڵکە ملیۆن خەڵکەین وڵاتێکی زۆر گەنجێکی زۆر هێزی کاری زۆر کەچی هەر ئێمە چاو لە دەستی ئەوەین ئێمە بەڕێوە دەبن 150 ساڵە ئێمە مستعمەرە و چەوساوی دەستی ئەوەین ئەڵە کابرا ئامر بەتالیۆنی عەسکەری پێوە دەزانی هۆکاری چییە وتی هۆکاری چییە وتی هۆکاری ئەوەیە من ساڵانە دیقە دەدەین و راپۆر بۆ سەروی خۆمان بەرز دەکەینەوە ئەبینین لافاو دێ لەم دێی ئێوە دەدا وتی وەڵا ڕاستە هەر ساڵ ناساڵێک لافاو لێمان دەدا وتی چەند خانوو دەڕوخێنێت چەند کەس ژێر دەکەون چەند مناڵ لە ناو بێشکەیە ئاو دەیبا و دەخن چێ ئێوە ساڵی داهاتوو بەس بیرتان لەوە کردوێتەوە ئەم ساڵیش خۆ ئامادەکەن لافاوە بۆر بێ بتان خۆ هێندە خەڵکی کە بخنکێن هێندە خانوو بڕوخێنێ ئەگە ئەوەی ئێمەی بەریتانی بین یەک ساڵ زەرەدمان لێدا ساڵی دووەم بیر دەکەینەوە ئەم لافاوە لە شۆ کۆبەوە لە چه ئاراستەیەکەوە دێ خێرا سەدێکی بۆ دروست دەکەین کە سەدەکەمان دروست کرد خۆمان لە خنکان و ماڵڕوخاندن ڕزگار دەکەین کارەبای لێ دروست دەکەین ئەیکەین بە شوێنێکی گەشتیاری ئاو خەزم دەکەین کوشت و کاڵی لە هاوینا لەبەر دەکەین بەڵام ئێوە دەبینم ساڵ بۆ ساڵ هەمان زەرەت دووبارە دەبێتەوە لە جیاتی بربەستێکی بۆ دانێن خۆتان بۆ کارەساتی داهاتوو ئامادە دەکەن هەتا خاوەنی ئەو عەقڵە بن هەر ئێمە ئاغای ئێوە و ئێوە نۆکەری ئێمە دەبن واللهی ئێمەی کوردیش جاری وایە هەمان تەمسیلمان لێ قەوماوە هەر کارەساتێکمان بەسەر دێ خۆمان ئامادە ناکەین سەدێک دروستکەین خۆمان ئامادە دەکەین بەخوا ئەم جارەش خوا بکەم نەبینەوە قوربانی يعني حتى تەنانەت سەرکردە سیاسیەکانمان بەداخەوە ئەوانەی لە بواری سیاسەتی ئەم وڵاتەدا کار دەکەن زۆر جار خۆیان دەڵێن واللهی لەوە چ ئەم جارەش تووشی کارەساتێ بینە وەکو کابرای هیندستانی لافاوێک لێی داوین ئەم جارەش ئێستا وا خەریکە خۆ ئامادە دەکەین لافاوێک کە لێماندا لە جیاتەوەی بربەستێک دروستکەین سەدێک دروستکەین دەرز لەو ڕابردووە وەرگرین بیرتیژەکانمان بیر بکەنەوە وەک کابرای ئینگلیز و تێوە لە ئێمە بە یەک ساڵ زەرەدمان لێدا فعلا بۆ بەریتانیا دەستی بەسەر هەموو دنیاداگرت یەک جار مادەی گەزێ ناهێڵێ دوو جار بیگەزێ پێغەمبەری ئەکرەمی صلی الله علیه وسلم فەرمووی ئینسانی ئیماندار نابێت لە کونێکەوە دوو جار مار بیگەزێ یەک جار دەتگەزێ جای دوم دەبێت حەزەر بکەیت ئینگلیز ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکاردێنێ لە بواری سیاسەتی نێودەوڵەتیدا ئەوە تا حتا تەنانەت ئەمریکاش زۆر جار لەژێر دەسەڵاتی ئینگلیزدایە چونکە ئەمریکیەکانیش بە ئەسڵ ئینگلیزن بەڵام گەلانێکی ڕۆژهەڵات ئەو هیندستانە باو هەموو ملیار خەڵک ئێستاش هەر برسی ڕەش و ڕوود داماو چونکە بیرتیژەکانیان بیر ناکەنەوە کۆتا و قسەمان ئەوەیە بیرتیژی جاری وایە گفتوگۆ کورد دەکاتەوە دوو کەسی بیرتیژ بە ئاسانی لە یەک حاڵی دەبن لە سەردەمی عەباسیەکاندا والیەکی زۆر خراپ زۆر ستەمکار زۆر جەربەزە خەڵکی شارێکی دەچەوساندەوە خەڵکی شارەکە چوونە لای بەڕێزێک لای حەکیمێک لای قسەزانێک وتیان کاکە لەگەڵمانەبێ دەچین بۆ بەغا بۆ لای خەلیفەی عەباسی کوڕە ئەم پیاوە ماڵی نەهێشتین هەر پیتاکمان لێ دەستێنێ هەر قەمچیکاریمان دەکا یەکێ ناوێرە قسەیە بکا سجنمان دەکا ئەڵێ حەکیمەکەش وتی پیاوە ماقوڵانی شارەکەتان لەگەڵ مابێ منیش پێشتان دەکەوم چوونە لای کابرا خەلیفەی عەباسی ئەو سەردەما کابرای ڕیشسپی کابرای حەکیم و قسەزان کە پارێزەری ئەو قەومە بوو تەنها یەک پرسیاری کرد وتی جەنابی خەلیفە و لێ پرسیاری موسڵمانان بۆچی هەر ئەمەندەی گوت ئەویش وڵامەکەی ئەوە بوو وتی هەر وەکو کابرا وتی دەقوبان کۆبوونەوەکە تەواو بوو با بڕۆینەوە ئەوایی لەگەڵیان کوڕە خۆیان کۆبوونەوەی چی خۆ تۆ بەس یەک پرسیارکە وتت بۆچی ئەویش تەنها یەک گوشەی وتی هەر وەکو وتی ئاخر قسەکار ئەوەندەیە من پرسیارم کرد قوربان ئەم کابرایە بۆ ئێمە وا دەچەوسێنێتەوە ئەم خەڵکە بۆ وا عەزیەت دەدا ئەویش وڵامێکی ڕوون و ئاشکرای دەمێ وتی کەما تەکون و یوەلە عەلەیکم ئێوە چۆن بن کار بەدەستی ئاواش زاڵ دەبێ بەسەرتاندا دیارە ئێوە بۆ خۆتان خەڵکێکی خراپ و ناپاکن لە ناویەکە ئەم کابرایە شایەن بە ئێوەیە ئێوە شایانی خزمەت نین هەر وەکو ئێوە چۆن بن ئەویش هەر وەکو ئێوە دەبێ کۆبوونەوەکە تەواو بوو تر نە کۆبوونەوەی دوو سەعاتی بوو نە کامێرا و تەلەڤیزۆنی ویست بۆچی هەر وەکو وتی با بڕۆینەوە ئەم پیاوە ڕاست دەکە ئێمە خۆمان چاکەین ئێمە نیوەمان جاسووسی ئەم پیاوە زاڵمەین کەسێ لە ماڵەکەی خۆیدا تووڕە بۆ لە دەسەڵات و جنێوێکی کوتووە دراوسەکەی دەچەشکاتی لێ دەکە بۆیە ئەمیش قەمچی بارانت دەکە ئەگەیمە لەناو خۆماندا پاک و خاوێن بین قسەکان جاسووسی نەکەین هاوکاری یەک بین برینی یەکتر تیمارکەین لەناو خۆماندا دەستی یەک بگرین ئەم پیاوە بە تەنیا چۆن دەتوانێت بە چوار پۆلیسەوە قەمچی کاری ئێمە بکە با بڕۆینەوە هەر وەکو ئێمە خۆمان ئاوین
بۆیە دەڵێن پیاوێک لە ئیمامی عەلی کوڕی ئەبوو طالب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ پرسی وتی ئیمامی عەلی بۆچی لە زمانی خەلیفە عومەرە ئەم هەموو ئاژاوە ڕووی نەکرد بۆ ئەم وڵات بەڵام لە زمانی تۆدا ئەو هەموو کێشەوبەرە هەیە؟ ئەویش فەرمووی ئاخر لە زمانی ئیمامی عومەردا هاوڵاتیەکەم من بووم بۆی ئیمامی عومەر وا سەرکەوتوو بوو بەڵام لە سەردەمی مندا هاوڵاتی جەنابتی تۆی بۆیە حکمی وڵاتەکەی من واوێرانە. زۆر زۆر ڕاستە هەتا ئیمامی عەلی هاوڵاتی بوو ئیمامی عومەر ئاوا سەرکەوتوو بوو کە کابرا هاوڵاتی بوو ئیمامی عەلی ئاوای لێ قەوماوە تا شەهید کرا. بەکاربەدەستانیش دەڵێن ئەگەر تۆ کارێکت پێسپەردرا مانای وایە ئەمانەتێکت کەوتۆتە سەرشان ئەگەر وەزیری ئەگەر بەڕێوەبەری ئەگەر دەسەڵاتدار و سەرۆکی هەمیشە لە یادت بێ کارمەندانی بەردەستت کەسانی ئازادن بەهۆی دەسەڵاتە و پلە و پایەتەوە مەیان کە بە کۆیلا ئەگەر بیان کەی بە کۆیلا هەر لە دنیادا پێش قیامەت خوای پەروەردگار زەلیلت دەکا. ئەمە بابەتی بیرتیژی بوو کە بە دوو ئەڵقە قسەمان لەگەڵ کرد خوای گەورە عەقڵێکی فریاد ڕەسمان پێ ببەخشێ بیرمان تیشکە کاروباری دین و دنیای خۆمان و خێزان و دەوروبەرمانی پێڕای بکەین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه و سوپاس و ئامادەبوونتان.